يعني یەکێک لەو شتانەی کە لە ناو کووردا هەیە ئەوەیە فعلەن لە ڕووی تەبیعیەوە هێزێکی زۆر عەجایبی، يعني لە ڕووی داگیرکردنی کولتوریەوە زۆر ینی وەکو بڵێ شتێکی دەگمەنە ئەو هێزەی تایە کە بەرگری لەو داگیرکردنە دەکات لە ناو خۆشیە. ئێستا ئەو کولتورانەی هەمانە کولتوری هەورامان و هی سۆران و هی بادینان و ئەمانە. ئێمە کێشەکەمان ئەلێرەیە کە ئێمە بە کێشەی دەزانین چونکە داوای یەکبوونەکە دەکەین، ئێمە دەمانەوێت ئاواوە بڕین، بەس ئەمە هێزە سروشتەی ناو ئێمە حزوری هەیە. نایەڵێ هەورانیەکە سۆرانەکە نەفیکاتەوە یان سۆرانەکە هەورانەکە نەفیکات، و من ئەوە بە شتێکی نەک ئیجابی دەزانم، ئەمە بە زیندویەتی دەزانم. و پێم وایە ئەمە وای کردووە زمانی کوردی لە زۆر زیندوو بێت، چونکە دۆخە زمانەکە زیندوو ڕادەگرێت، نایکاتە زمانێکی قاموسی، و زمانێکە معناکە لە ناویە دۆخێکی زۆر زیندوو بێت. ئینگلیزی معنایە لکاندوتە بە وشەوە، دووشتە لکاندوتە بە یەکەوە، ئەمی تر معنانیە لکاندبێتت بە وشەوە، وا تاکە ڕێک لە ناو دەنگەکە دێتە